هەڵبەتەمە لایف نییە بەڕێزان و خۆشەویستان تەنها ئاگاداریەکە بۆ خەڵکی ناڕازی کوردستان و بۆ تێگڕا خەڵکی کوردستان کە دژی ئەم دەسەڵاتە چەتەگەری پارتی وێشێتین و هیوادارم کە پەیامەکە بگا بە هەموو خەڵکی کوردستان. جەماوەری بەشەرەفی خەڵکی کوردستان، ئازادی خوازان، خەڵکی چەوسا و دەستەنگ، هەروەکو خۆتان ئاگادارن ئەوە 30 ساڵە قوتابخانەکەی فشە کوردایەتی پارتی وێشێتی ڕەوڕەوەکەیان لە گەڕاندایە. ئەم ڕەوڕەوەی ئەوانیش تەنها و تەنها ئێسک و پرووسشی ئێوەی وردوخاش کردووە. 30 ساڵی ڕەبەقە سەرانی پارتی وێشێتی سوار و ئێوە پیادەن. ئەوانە خۆیان و ماڵ و مناڵ و کەس و کاریان شاهانە ئەژین، ئێوە ژیانێکی کولەمەرجیتان پێڕەوا نابینن. تەنانەت دوای ئەوەی کە پێشمەرگایەتیەکە، دوای ئەوەی دەوامەکە، دوای ئەوەی مۆزەفە، دوای ئەوەی کارەکەیەکە، موچەکەیشتان نیوە بە نیوەیش نادەنێ. خۆشیان ئەگە سەیریانکەن ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندترە بن و ئێوەیش هەژار و هەژارتر. بەڕاستی من نامەوێت لەم کورتەیە بشمە ناو شەوسانەوە و بێدادی و ستەمکاری ئەم دەسەڵاتە چەتەگەریە شێویە. خۆتان 3 هەیە لە ژێر سایەکەیدا ژیاون و 30 ساڵی ڕێکە دەست و پەنجە لەگەڵ ئەم باندە مافیایانەی کوردایەتیە نەرمەکەن. هەموو ئینسانێکی بەویژدان پێی وایە کە سەبری ئێوە لە سەبری ئەیوبیشی تێپەڕاندووە. ئێوە مەدەنیترین خەڵکانێک بوون کە زۆرترین هەستان بە مەسئولیەت کردووە بەرامبەر بە گەلەکەتان و بەرامبەر بە نشیمانەکەتان. ئەوەی کە ئێوە لە 30 ساڵی ڕابردووە تەحەملتان کردووە، ئەو سەبرەی ئێوە گرتوتانە لە دنیادا لە ناو هیچ نەتەوە هیچ گەل و هیچ نیشتیمانێکە بەڕاستی نمونەی نەبووە و نمونەشی نابێت. هیچ میلەتێک لەسەر ئەم گۆی زەویە نییە 30 ساڵ دوو بنەماڵە و هەندێک بنەماڵەی بچووک و قەزەم بۆ خۆیان ببنە ملیاردێر و زۆرینەی خەڵکیش لە ژێرهێڵی هەژاری و تەنانەت حەقدەستی کارەکانی خۆشیان پێڕەوا نەبێنرێت. ئەوەی کە یەکێتی و پارتی کردویانە لەم 30 ساڵەیە لە مێژووی دوور و نزیکە بەڕاستی نەبوونی هەبووە و لە ئایندەیشە بەڕاستی بوونی نابێت. ئەمانە بەڕاستی هۆڤین و بەڕاستی لە هەچی گروپ و لە هەچی ئەشخاصی بربەری هەیە لە واقعاتیان پەڕاندووە. هەر میلەتێکی تر بۆیە لە جێگەی ئێوە وەکووتم کە هەمیشە تەحەملتان کردووە، نەک تەنها شوێنە حکومیەکانیان لا پیرۆز و مقەدەس نەبوو، نەک تەنها گڕیان لێ بەرئەدا، بەڵکو وڵاتەکەیشیان ئەسووتان کە ژیانی بۆ ئەوان بەڕاستی تێدا نییە. بەڵام ئێوە 30 ساڵە سەبرتان کردووە و تا بەم چرکە ساتەیش سەبرەکانی ئێوە و تەحەملی ئێوە هەروە بەردەوامە بەڕاستی. بەبێ ئەوەی کە سەرانی پارتی وێشێتی بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بارزانی هیچ کاتێ بیریان لەوە کرد بێتەوە کە سێرێکی ئەو میلەتە بکەن کە چۆن 30 ساڵ تەحەملی ئەم هەموو بێدادیان کردووە و چۆن خۆیان و مناڵ و کەس و کاریشیان بۆ خۆیان شاهانە ژیاون. بەڕای هەموو ئینسانێکی خاوەن ویژدان کاتی ئەوە هاتووە ئیتر لەو چوارچێوەیە دەرچن کە تەنها داوای موچەکردن بێ، چونکە موچە بۆ داواکاری نییە لە واقعە. موچە مافێکی سەرەتایی هەر ئینسانێکە، حەق دەستە، حەقی کارە کە هەموو کەسێک کارەکە ئەبێ لە بەرامبەریان موچەکەی خۆی وەربگرێت. پێویستەکە یەکدەنگ خەڵکی کوردستان داوای ڕووخاندنی ئەم دەسەڵاتە چەتەگەریە بکەن کە 30 ساڵە ژیانی لە خەڵکی ئەو دەڤەرە بەڕاستی تاڵ کردووە. ئەوە ئێوە بوون ساڵانێکی زۆر دەنگتان بە پارتی وێشێتیدا تا بەڵکو ئەمانە باش ببن و بیر بکەنەوە و واز لەم هەموو دزی و گەندەڵیە بهێنن، وەڵامی خواستەکانتان بدەنەوە، بەڵام بەڕاستی هیچیان نەکرد، تەجوبەیان نەکرد لە واقعە. ئێوە سەرەرای زوڵم و شەوسانەوەی پارتی وێشێتی 500,000 دەنگی خۆتان تا بە بزوتەوەی گۆڕان. هیچ بێحرمەتی نەما پێتان نەکرێ، هیچ سوکاتی نەما پێتان نەکرێ نانێکێتی پارتیەوە، بەڵام 500,000 دەنگتان ناو بزوتەوەی گۆڕان. بەڵام ئەوان هەموو دەنگەکانی ئێوەیان فرۆشت و تەواوی گرد و کارگە و سامانی ئێوە کە یابوتان بە بزوتەوەی گۆڕان بوو بە مرشید و مناڵەکەی نەوشوام سەفا. هەروەک ئەوەی
ژیان بۆ ئەوان ڕەوا بێ بەڵام بۆ ئێوە ناڕەوا وەک ئەوەی مناڵی ئەوان ئیلا ئەبێت ملیۆنێر بن و ئەبێ گردیان هەبێ کارگەیان هەبێ بازاڕیان هەبێ ئەمەیان هەبێ بەڵام مناڵی ئێوە نان نەبێ بیخوات ئەمە کوێی عەدالەتە بەڕاستی ئەمە کوێی واقعیەتە لە کوێی دنیا بەڕاستیشتی وا هەیە تۆ بێی 500,000 دەنگی خۆ بۆی بەبچوتەوەی گۆڕان بەڵام حتا ئەتوانم بڵێم دەخیلەی مناڵەکەی خۆش بشکێنی بیانەی تێ بەڵام کۆمەڵی خەڵکی پێداوڵەمەند بێ بەڵام زۆرینەی ئەوانەی کە دەنگیان بە بچنتەوەیەدا هەڵوەدا و وێران و ماڵکاول بەبێ ئەوەی تیکێن لەن دەستکەوت بێت وەرن ئێوە بیر لەم حاڵەتە بکەنەوە بەڕاستی ئێوەی خەڵکی کوردستان بێموچە بێکار بێنان بێ ئازادی بێحاڵ ئەوانیش دەوڵەمەند و ملیارێر و سەدان کەسیش کە ئێوە دەنگتان پێتان تا دیفاع لە مافەکانتان بکەن و ئەم دنیای ئێوە بگۆڕن هەموویان درۆیان کرد و تەنها و تەنها گیرفانی خۆیان فۆن کرد و خۆیان دەوڵەمەند کرد ئێوە دەنگتاندا بنەوەی نوێ ئەوانیشمان بینی هەر ئەمڕۆ نمونەیەکی زیندووە چونکە شاسوار خۆی فووی پیانەکرد بوو نەهاتبووە سەرجادە NRT و تەلەڤیزیۆنەکەی لە سووچێکە بە حاڵ باسی ئەو ڕووداوی ئەمڕۆ ئەو مزەهەرەی خەڵکی کوردستانی کرد لێرەوە عەزیزان داوان لە هەموو خەڵکی بەشەرەفی ناڕازی ئەەکەم خەڵکێکە ئەبێ عەقڵ لە مێشی خۆیان بە تەواوەتی ئەوە نییە مانای بداتێ هەموو ئەو کەسانی کە دێنە سەر شەقام لێرەوە بە هەموو لایەشی ڕائەگەێنم بە هەموو هاوڕێیان و دۆستان ئەگەر لە هەر مزاهەرەیەکە دکتۆر یوسف محەممەد عەلی حەمە ساڵح عدنان عوسمان هوشیار عمر بابەکە دڕایی کە 20 ملیاری حەپەلوش کردهینی ڕۆشنبیری سلێمانی ئاکۆ حەمە کەریم و مەجید ساڵحی کۆنە باشی بەهار مەحموود ئەوانەی باڵی چێشتەکە کە کوڕەتە ڕاحەکانی نەوشام سەفا سەرپەرشتیانەکەن عمەری سێ عەلی و تەکەتولەکەی مستەفای سێ قادر و گروپەکەی وەکو نۆکەری پارتی لە هیچ شوێنێکە ڕێگە مەدەن ئەم ساختە چیانە ئەم درۆزنانە بێنە ناو ناڕەزایەتیەکانەوە لە هەر شوێنێکە ئەمانەتان بینی ڕسوایان کەن و تڕۆیان کەن ئەمانە ئەو کەسانە بوون کە تەوریسی سیاسیان کردووە پشتیوانیان لێ کرد ئەمانە خەونی میلەتێکیان دزی ئەمانە ڕەنجی 500,000 ئینسانیان دزی هەر هەمویان بەکاڵی و بەکوڵاوی خستە خزمەتی پارتی وێشێتی ئەم حیزبەی گردەکەی لقی ناوچەی پارتی کە پێشن ناوی زەرگەتە بوو هێندە سووک بووە لە پێناوی پۆستێکە ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی ئەنێرێ بۆ هەولێر و بۆ سەری ڕەش بەڵام لەوێ کارمەندێکی پرزگەی سەرۆکایەتی هەرێم مقابلەیەکە تەنها لە پێناوی پۆستێکات یوسفەکان ئەو کەسانە بوون کە یاسای سەرۆکایەتیان بۆ پارتی بنەماڵی بازانی نووسی ئەوانە هەر ئەو کەسانە بوون کە بە فڕۆکەی نێشیرەڤان بازانی لە سلێمانیەوە چوونە بەغدا لەوێ دەنگیاندا بە فواد حوسێن ئەمانە ئەو کەسانن کە بوونە ملیۆنێر بەسەر ژیانی ئێوەوە بەسەر ژیانی خەڵکەوە و دەبێ ڕسوا بکرێن و نابێ ئەم مێژووە لە بیری خەڵکی کوردستان بچێتەوە ئەمانە لە پێناوی ئیشدۆزینەوە بۆ چڵکاخۆرەکانی خۆیان هیچ شتێکی ناشین لەم دنیایە نەماوە نەیکەن نابێ ڕێگە بدرێ ئەمانە جارێکی تر بێنەوە ناوتان نابێ گۆڕانێکی ساختە چی بێتە ناوتان و مزاهەرەکانی ئێوە پیس بکەن کە داوای مافەکانی خۆتانەکەن دەبێ لە هەر شوێنێکە ئەم ئەشخاصانتان بینی تفیان لێکەن نەفرەتیان لێکەن ڕسوایان لێکەن درۆکانیان هەڵماڵن ئەوەی کە لە ماوەی 12 ساڵەیە هاتن دەنگی هەمومان هێزی هەمومان جوهدی هەر هەمومان بەکارهێنا بۆ گیرفان پڕکردنی خۆیان ئەوانە ئەو کەسانە بوون کە ئومێدیان کوشت ئەمانە کە لەسەر حسابی ئێوە بوونە خاوەنی شوقە و سیارەی جوان و پارەی زۆر و ئەلەم بابەتانە ئادەی کام یەک لەم کەسانە لە سیتی شوقەی نییە کامیان خانۆکانیان بایی 100 دەفتەر دۆلار نییە کامیان لەمانە گیرفانیان پڕ نییە ئەمانە هەر هەمویان لەسەر حسابی ئێوە ژیانی خۆیان خۆش کرد و ئێوەیش هەڵوەدا و داماوە قوربەسەر ئەمانە هەمووی حەقیقەتن هەر ئینسانی عەقلی هەبێ ئەبێ ئەو ڕاستیە بزانێت دەبێ بە هەمووتان دەستێکی ئەم خائینانە بە جۆرێ دابدەن جارێکی تر هیچ کەسێک ئازایەتی ئەوەی نەبێ کە درۆ لەگەڵ خەڵکی کوردستانە بکە
تەنها و تەنها لە پێناوی گیرفانی خۆیدا لە پێناوی دەوڵەمەندبوونی خۆی و بنەماڵەکەیە بێت بە ناوی گۆڕانەوە بە ناوی ئەیگۆڕینەوە بە ناوی ئەوەی ئێمە چاکسازیەکەین و ئەمەیەکەین و ئەوەیەکەین لە دوایشە هەمووتان یەکەیەکە بڕۆن سەیریان کەن هەموو ئەو کەسانی کە لە مزاهرەکانی پێشووترا قسەیانە کرد چۆن ئێستا هەمووی شاهانە بۆ خۆیان ئەژین خاوەنی خۆشین ژیانن لەناو ئێوەیەکە کە بچووکترین ژیانتان نییە بەڕاستی. عزیزان کاتێ بنەماڵەی بازانی ئاش بەتاڵەکان لە ساڵی 1970 کاتێک کە بە 170,000 چەکدارەوە گەلەکەی کورد بێکەس بەجێ هێڵێ کاتێک کە سەدان ملیۆن دۆلاری دزراوی ئەم گەلە ئەخەنە تەنکەی باخەڵیان و ئەڕۆن بۆ کەرەج و تاران و لێشەوە بۆ ئەمریکا کاتێک کە هەزاران کوڕی کوردیان بەکوژدا بوو بەبێ ئەوەی یەک خوێن لە پەنجەی مناڵێکی تۆزێ خوێن لە پەنجەی مناڵێکی بنەماڵەی بازانی بێ ئەگەر لە ساڵی 1990 کە ئەو خائینانە هاتنەوە ئێوە دەنگتان پێ نەدانایە ئێوە نەفرەتتان لێکردایە ئەوە 30 دانە ساڵی ڕەبەقە سوار ئەو مێژووی ئێمە نابوون 30 ساڵە 100 ملیار دۆلارێکیان نەئەدزی باشە چەوسانەوە و بێدادی نەئەگەشە لووتکە لە هیچ دنیایەکانیە بنەماڵەیەشی وەکو بنەماڵەی بازانیم لە 75 ئاش بەتاڵکە بڕوا 100 ملیۆن دۆلار بدزێ گەلەکەی بەجێ بێڵێ کرد کاخاتەوە ناوگەڵی و بڕوا بۆ لای شاو شابانوو بەڵام لێنەوەیەکە بێتەوە خۆت ڕاپەڕینکەی کەشی ئەوان بێنیتەوە بیانکەی بە ئاغا ئەو خائینانە بێنیتەوە بیکەی بە ئاغا ئەو دۆڕاوانە بێنیتەوە لە هەولێر بیانکەی بە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و ئالەم بابەتانم هیچ گەلێکی زیندوو بەڕاستی ئەمە ناکەم هیچ گەلێکی زیندوو لە هیچ خائینێ خۆش نابێ لە هیچ نیشی مافرۆشی خۆش نابێ بەڕاستی ئێوەش پێویستە لەمانە خۆش نەبن ئەگەر ساڵی 92 پشتان کردیاتە بنەماڵی بازانیم ڕسواتان کردنایە بوتان وتایە ئێوە هەر ئەو پیاوانە بوون کە لە 75 گەلەکەمانتان بەجێ هێشت ئێوە ڕاتان کرد لە دواییە کورد ئەنفال کرا هەڵەبجە کیمیاباران کرا هەچی بەدبەختی هەیە بەرهەمی ئاش بەتاڵەکەی خێڵی مەلام سەفا بوو ئەمەیە کە گەلی زیندوو ڕابردوو فەرامۆش ناکا بەڕاستی ئێوەی کورد گەورن کیمیایی ئەنفال هەموو ئەمانە کارکردنی 5,000 گوند هیچی نەیتوانێت ئێوە لەناو بەرێ ئێوە بەرگەی هەرچی ئازار هەیە هەرچی نەکبەتی هەیە هەرچی بەڵا هەیە هەرچی بێدادی هەیە ئێوە بەرگەتان گرتووە بەرگەی بەعسان گرتووە بۆ یەکە ئەرچی ئێوەیە بەڕاستی کە ئەم دەسەڵاتە بڕوخێنن ئەم دەسەڵاتە هیچ قیمەتێکی نەماوە هیچ ئەرزشێکی نەماوە بەڕاستی ئەم دەسەڵاتە بۆ تێ هەڵدان باشە بە هەموو پێوانەوە بە هەموو مانایەک لەبەر ئەوەیە نابێ ئێوە ڕێگە بدەن پاڵەوانەکانی پەشمەک و ساختەچیەکان دیسانەوە بێن و بەلارەتان نابرن دیسانەوە بێن و بەکارتان بهێنن لە پێناوی پڕکردنی گیرفانی خۆیانە ئەرشی ئێوەیە کە سیاست بەمانە ئەخلاقەکەی بژێڕنەوە بۆ خودی سیاست خۆی لە دەستی ئەم ساختەچی و دوور و دز و درۆزن و بازرگانانە دەنێ بێنن کە یەن ئێوە بەکارهێنن لە پێناوی گیرفانی خۆیانە تازیاتر فولیکەن من لێرەوە بە ئاشکرا ئەیڵێم شانازیە بۆ سلێمانی کە چۆن بەری بە بنەماڵی بازانی گرت و بۆ ئەبەد ڕسوای کرد ئاواش بەم چەتە و دزانی ئێستا بگێ لە سلێمانیە چەتەکانی یەکێتی و چەتەکانی گۆڕانی گردەکە چۆن یەکەم حکومەت لە مێژووە لە سلێمانی دروست بووە کە حکومەتەکەی شێ مەحموود بوو پێویستە سەر لە نوێ حکومەتێک لە سلێمانیەوە دروست بێ بەمانەی کەلیمە چونکە مافی خۆتی لای خەتە بۆیە ئەم حکومەتە ڕووخاندنی ئەم حکومەتە ئەبێ شانازیەکەی بەڕاستی بۆ خەڵکی سلێمانی بێت و ئەبێ خەڵکی سلێمانی لە مێژوودا حکومەتێک بڕووخێنێ کە 30 ساڵ شانسی یاوەتێ جگە لە دزی و جەردەی هیچ شتێکی تری نەکردووە بۆیە لێرەوە دووبارەیەکەمەوە پێش ئەوەی باسی یەکێتی و پارتی بکەن ئەبێ ئێوە لەو فێڵزان و دوور و درۆستنانە بدەن بەڕاستی ئەبێ ڕێگە نەدەن ئەو گۆڕانە ساختەکارانەی گردەکە کە هیوای 10 ساڵی ئێمەیان کوشت بۆ مشتێ پۆست و بۆ مشتێ پارە بێنەوە ناوتان و قسەی زلکەن و مایکیان بدەنێ باسی کۆمەڵی باسی قسەی قۆڕ و قسەی زلوانە بابەتانە بکەن لە کوردستانە ئێستا عەزیزان مامۆستای قوتابخانەیە سوالەکە باشە بەڵام لەم بەریەوە چونکە پارتی بێچێتی پڕن لە فەسادی ئیداری و ئەخلاقی کۆمەڵێک کچە هێنن بە ناوی مۆدێلاتەوە شوقە سیارە ژیانی شاهانەیان ئەدەنێ بەڵام مامۆستایەک ژنێکی بەتەمەن فلان پێشمەرگەیەک خۆیە کوژێ نان نێبیخوا بەڕاستی بۆیە ئەم وڵاتە لە ژێردەستی ئێوەدا بەڕاستی ئەبێت چاک بکرێت
ئەمە واقعیەتەکەیە نابێت جارێکی تر ڕێگە بدەن ئەو ساختەچیانەی کە بە ناوی گۆڕان و گۆڕانکاریەوە هاتن فێڵیان لێکردن و ئێوە هەموو ئەمانەتان خستە سەر قەڵادۆشکانتان و بەناو شەقامەکانە ئەتان ژێڕان ئەیگۆڕین و تاوەکو ئاڵایەک گەنجێکی حەماسی بە ئاڵایەکی نینوێ شەقامەکان نابێ هەمووی درۆ دەرچوو هەمووی دوجار کوڕەکانی کاکنەوشیوان ملیارلێر ئەوانەکەی هەمووی دەوڵەمەند عەدنان عوسمان خانی سەد دەفتەری یوسف محەممەد خانی سەد دەفتەری عەلی حەمەساڵح خانی سەد دەفتەری شیار عومەرەکان و نازانم کێشەکان بڕۆ هەمووی بۆ خۆیان شاهانە بۆ خۆیان ئەژین خانووی جوان شۆقەی جوان سیارەی جوان ماڵی جوان هەموو شتێکیان هەیە ئێوەش هیچ شتێکیان نییە کەچی هێشتا ڕێگەیان پێ ئەدەن ئەوانە بێنە ناو مزاهرەوە قسەی سلکەن پێویستە ئەوانە ڕسوا بکەن بەڕاستی لە هەر شوێنێکە عەدنان عوسمانتان بینی 100 فیلێ بکەن نەهێڵن بێتە ناوتانەوە لە هەر شوێنێکە هەوشار عومەرتان بینی 100 فیلێ بکەن یوسف محەممەدتان بینی 100 شەقیتی هەڵبەن بەڕاستی چونکە ئەوانە دەرهەق بە ئاوات و ئامانجی ئێوە خیانەتیان کردووە ئەوانە درۆیان کردووە ئەوانە ساختەچی بوون بەڕاستی ئەوانە ئێوەیان بەکارهێناوە لە پێناوی ئەوەیە کە خۆیان و بنەماڵەکانیان شاهانە بژین بڕۆ من داوا لە 500,000 دەنگدەری گۆڕانەکەم بزانەکەم ئێوە گەیشت نەکوێ ئەوەی کە زەلام هەبوو لە عەربەتەوە بە پێش و بۆ گردەکە زەلام هەبوو ئەچوو دەخیلەی مناڵەکەی خۆی ئەشکان ئەیا بە گۆڕان و بەنەو شوام سەفا زەلام هەبوو ئەچوو ئەوی و موچەم ناوێ موچەکەی خۆیان بە بزوتەوەی گۆڕان دوجار چی بوو کوڕەکانی کاکەنەوە هەردوو مناڵەکەی بوون بە ملیارلێر ئەو خەڵکە ژنان نییە بیخوا ئەو خەڵکە ژیانی نییە کەواتەیش ئەم قسانەیەکەین پێیان ناخۆشە بۆیە عەزیزان ئینسان لەم دنیایە ئەبێ عەقڵی هەبێ ئەبێ تێبگالەوەی نابێت لە بیری چێتەوە نابێت ڕێگە بدەن کەسێک بێ یا گروپێ بێ چەند جارێک کڵاو بکاتە سەرتان ئەبێ ئەوانە ڕسواکەن بەڕاستی ئەوانە قاچاقچی بوون بەسەر ژیانی ئێوە ئەوانە بەناوی ئەیگۆڕین و دژی گەندەڵین و بڕوخێ جەلالی و بڕوخێ بنەماڵی بازەنان بابەتانە درۆیان لەگەڵ ئێوە کرد ئادەی بە ویژدانی هەمووتان سوێنتان ئەدەم خەڵکی مزاهرەت ئەوانەی کە مزاهرەکەن خەڵکی ناڕازی بە ویژدانتان سوێنتان ئەدەم بزوتەوەی گۆڕان یەک تیکە نانی بۆ سە سفرەی ئێوە زیاد کرد بێ جگە لە خۆیان جگە لە کوڕەکانی نوێشان سەفا جگە لە قەلەمونەکانی دەوریان جگە لەوانەی کە ڕۆژانە هەموو جوعەیەک خەریکی کەڵەشێن و قەڵخواردن لە ماڵی نوێشان سەفا ئێوە بڕۆن بە ویژدانتان سوێنتان پێدەم یوسف محەممەدەکان عەدنان عوسمانەکان هوشیار عومەرەکان فڵانە فیسارەکان چ خێرێکیان بۆ ئێوە هەبوو بابەکە دڕەیەکی ساختەچی کە 20 ملیار دۆلار دیناری حەپەلوش کرد بە ناوی ڕۆشنبیریەوە کوا چیان کرد ئەمانە خۆشەویستان لەبەرەوە ڕێگەیان پێنەدەن ئەمانە من داوا لەو گەنجە بێپارانە ئەەکەم ئەو گەنجانەی کە 100 دیناری تەبع لە گیفەنە نییە لە هەر مزاهرەیەکە ئەمانەتان بینی تفیان لێکەن بیان دەنە بەشەق بڕاستی بۆ ئەوەی کە ئەمە بێ بەدەست و تەجروبەیەک لە ئایندەیەکی ترا لە چەند ساڵی داهاتووە ئەگەر کەسانێک هاتن بە ناوی ئازادیەوە بە ناوی خەڵکەوە بە ناوی دیموکراسیەوە بە ناوی گۆڕانکاریەوە هاتن تێبگەن کە خەڵک لیان خۆش نابێ ئەگەر درۆیان لەگەڵاکردن بۆ ئەوەی هیچ کەسێ شەهامەتی ئەوەی نەبێ جارێکی تر بێ بە ناوی گۆڕان و گۆڕانکاری و ئەیگۆڕین و خەڵشینە دەنگان پێ بەدەن و ئەنە بابەتانە شەهامەتی ئەوەی نەبێ جارێکی تر بێ درۆ لەگەڵ خەڵکی کوردستان بکە درۆ لەگەڵ ئێوەیە بکە ئازایەتی ئەوەی نەبێ کە ئێوە بەکاربێنێ بەڕاستی بۆیە ئەمانە ڕسوا و تڕۆکن بە هەموومانەوە بە هەموو پێوانەیەک ئەبێ ئەمانە دادگایی کرێ عەزیزان و خۆشەویستان یەکێتی و پارتی دەسەکەیان کەشفە ئەوانە دوو باندی دز و جەردە و مافیا بوون لە 30 ساڵی ڕابردووە بەڵام گۆڕان هات وتی من ئەم وڵاتە ئەگۆڕم وتی ئەبێ سەروەت و سامانی دزراوی ئەم گەلە بگەڕێتەوە بۆ گەل بەڵام خۆیان لە دوایە دزیان فەرقی عەلی حەمەساڵح و ئومێد خۆشناو نییە ئەگەر عەلی حەمەساڵح هاتە ناوتان شەقی تێ هەڵەن باشە فەرقی هێمن هەورامی و یوسف محەممەد نییە هەموویان یەک پۆلن یەک ساختەچین یەک دز و درۆزن یەک دووڕون بە هەموو پیانەوە بە هەموومانەیەک بۆ یەکە ئەوانە ئەبێ ڕسوا بکەن بەڕاستی نابێ بە هیچ جۆرێ لەوانە خۆش بن ڕێگەیان پێنەدەن جارێکی تر بێن و بە ناوی قسەی زلەوە سوال ناڕەزایەتی و شەپۆلی ناڕەزایەتەکانی ئێوە ببن بۆ ئەوەی جیفانی خۆیان پڕکەن بۆ ئەوەی بەیانی بڕۆن لە بەغا ئەندام پەرلەمان بن و خەریکی تاڵانی بن باشە کوان ئەوانەی تر زەلام هەبوو وەکو ناویشی بوو تخوا ناوەکەی بین نییە کە 4 ساڵ ئەندام پەرلەمانی گۆڕان بوو لە هەولێر لە دوای یاسوو بۆ لای شاسوەر لەوێ ئێستا لە بەغا ئەندام پەرلەمانی بەغایە ساڵێکیشە چرکەی لێوە نەهاتوو خۆشەویستان
باش یەک ساڵە چرکەی لێوە نهاتووە بەداخەوە ئێستا ناوەکەم لەبیر نییە ڕابوون معروف باش و بیرم کەوتەوە ڕابوون معروف کوا ڕابوون معروف ها چی لێ ها زەحمە نەبێ ئەم هەموو ساختە چییە هاتنە سەر ژیان و ژیانی ئێمە ها ڕابوون معروف هات لەناو گۆڕانە 4 ساڵەوی ئەی گۆڕم و ئەوە شانۆگەری دروستە کردو ئای هەو پارتی لێ یاموسێری خوێن سەرم شکاوە و لە دواییە ئەی کووا لە بەخا ساڵێک ئۆنێ لە بەخا دانیشتووە چرکەی لێوە نایە هەر پارە کۆکاتەوە بۆ خۆی خەریکی دزی و درۆستی ساختە چێتیە عزیزان مەهێڵن فێرتان لێ بکرێ مەهێڵن ئیتر ئەمانە ئێوە بەکاربێنن بە هیچ جۆرێک ئەوانە هاتنە ناو مزارەکانتان تیان هەڵدەن ڕسوایان کەن بڵێن تاریخی ئێوە بەسەر چوو بڵێ ئێوە بوون بە ڕابردوو بڵێ ئێوە درۆزن بوون بڵێ ئێوە خائین بوون من قسەیەکی ترم نییە هەر ئەم پەیامە بۆ خەڵکی کوردستان دڵنیابن کە ئێوە سەرەکەون یەکێتی و پارتی بە تەواوەتی ڕسوا بوون عێراق بە تەواوەتی ڕسوا بووە دڵنیابن لەوە کە ئەم یەکێتی و پارتیە بە هیچ شتێ بڕ ناکەن وەکو باندی مافیا ماونەتەوە خەڵکی دزی و قاچاقچێتی و ڕاوڵتن و تەواو گۆڕانیشیان بە لەگەڵا بێ من لەوە زیاتر هیچ قسەیەکی ترم نییە ئەوە پەیامەکەم بوو هیوادارم کە سوودی هەبێ و هیوادارم ئەو گەنجانە لە کوردستان و لە مزاهرەکانە ئەو دزانیان بینی تیان هەڵن ڕسوایان کەن بەڕاستی خۆشەویستە بۆی جارێکی تر لە ڕوویان نێ بێنەوە ناو جەماوەر بێنەوە ناو خەڵک بۆی تەجروبە بێ بۆ گەنجانێکی تر کەس بێنێ هاتن بڵێ ئاوا ڕسوا بم ئەگەمی دوو لەگەڵ خەڵکا بکەم بۆی خەڵک دوو لەگەڵ خەڵک نەکات بە هیچ پیاوانە بە هیچ مانەیەک حرمەتێکی زۆرم بۆتانێ و خواتان لەگەڵ بێت